دواهەمی ڕۆژیانە ڕاوی ماسی دەکەن. حکوومەت قەدەغەی ڕاوکردنی ماسی تا ناوەڕاستی مانگی 6 ڕاگەیاندووە. لە 5 ئەم مانگەوە نابێت تۆڕ و بەلەم لە ئاودا بمێنن. لە سەروبەندی دانانی گەرا ماسیەکان لە قوڵایی دەریاچەکانەوە بەرەو لێوارەکان دێن و ئاسانتر دەبنە نێچیری ڕاوچیەکان. ڕاوچیەکان لە مۆرزەی ساڵدا کەمتر پێویستیان بە چوونە نێو قوڵایی دەریاچەکەیە. دانانەوەی گەرا تەنگی پێڵچنیون و ماسیەکان خۆیان دێنە بەردەستی ڕاوچیەکان. 5 ملیۆنی تێکا ناکاتە ماسێکیەوەکە گرێت. نزیکەی هەفتەیەکە ئەو ماسیانەی دەبنە نێچیری ڕاوچیەکان نێو سوچیان پڕ لە گەرایە و هەریەک لەو ماسیانە ئەگەر ڕاو نەکرابان بۆ ساڵی داهاتوو دەیان ماسی دیکەیان دەخستە دەریاچەکەوە. ئێستا هەموو گەرای پێ هەمووش مل بارێکەوە دەنێ هەمووش دەگیرێ لە کاتی زاوزێدا ئاگای لە خۆنامەنێ باسانی دەگیرێ. ئێستامە ئەوەندی کە لە بەحرین باسانی ناگیرێ لەبەرەوەی کاتی زاوزێ کە ئەوەندی قەدەغەیە لە کاتی زاوزێدا دێتە باری باسانی دەیگرن دەنا ناگیرێەوە باسانی. بۆی ئەو ساڵ کاریگەری دەبێگە بۆ مەرجەی پۆلیسی دارستان بیپارێزێت. بە بەراورد بە ساڵی ڕابردوو ئەم ساڵ 10 ڕۆژ زووتر لە هەرێمی کوردستان قەدەغەی ڕاوی ماسی ڕاگەیاندرا. بڕیارەکە بەدڵی هەموو ڕاوچیەکان نییە. پێشقسنەکان لە جێ خۆی نەبوو چکان پێشیان قەزۆ کردویان تا 5 کەچی لەو سەرش هەر 15 شەشە بۆ هەموو خەڵکی هەرمەنع نییە. لە زۆر شوێنی دەبیستی ینی زۆر شوێن دەفرۆشێ یان زۆر ڕاوچی ئیزن دەدرێت یان ئەو شتانەی تێدا هەیە پێما خۆش شتانە نەمێنێ. ئارێوەڵا ینی لە کاتی قەدەغەی خەڵک هەیە ڕاو بکات هەر بێگومان هەیە شوێنەوانەی ڕاوە کرد بەخوای زیاد لەگە خۆیان شەکل دەکەن و بەکەی خوان ڕایە دەکەن و سامانەکەی دەفەوتێن چکار ئەگەر ماسی گیرا بەگەرەوە سامانەکەی دەفەوتێ. بازاڕەکانی هەرێمی کوردستان ساڵانە نزیکەی 7,000 تۆن ماسیان تێدا ساغ دەبێتەوە. زیاتر لە 1000 تۆن ڕاوچیەکان دەیخەنە بازار. نزیکەی 4,000 تۆن لە پرۆژەکان بەرهەم دەهێنرێت. 2,000 تۆن ماسی لە دەرەوە هاوردە دەکرێت. بەختیار قادر ڕوودا و دەریاچەی دووکان.